بەێ بیسەرانی خۆشەویست لەسەر شەپۆلی 94.3 لە رادیۆ سەلام ڕێکخراوی ژیانی تەندروستیەکێکە لە ڕێکخراوە لۆکالیە چالاکەکانی هەرێمی کوردستان کە لە هەولێری پایتەخت بە تایبەت ئیش دەکاتن و هەندێک لە چالاکیەکانیشیان لەگەل بڵێن خوشکوبرانی ئاوارە و پەنابەر و بە تایبەتیش پەنابەرانە. ئێستا بەڕێز قاسم عەزیز سەرۆکی ئەو ڕێکخراوەمان لەگەڵدا دەبێتن بە شێوازێکی گشتی باسی کار و پرۆژەکانی ئەم ڕێکخراوە دەکەین. کا قاسم سەرەتا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی بێمەدبەخشی و پێم خۆشە بەو پرسیارش دەست پێ بکەین بە شێوازێکی گشتی لە سەردەمی ڤایرۆسی کۆرۆنا کامە پرۆژە کامە چالاکیتان هەبووە بە تایبەتی لە بواری تەندروستی. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە کە باز بە کاڵ و ساڵەتەکانی ڕێکخراوی ژیانی تەندروستی بکەین. ئێمە وەکو ڕێکخراوی ژیانی تەندروستی بە پاڵپشتی ڕێکخراوەکانی ئاژانسەکانی UN لە کەمپەکانی سنووری هەولێر، سلێمانی، مووسڵ، ئیدارەی گەرمیان، هەروەها دیالە نۆریگەمان لە نێو کەمپەکان هەیە. لەو ڕێگای ئەو نۆریگانەوە خزمەت بە خوشکبرانی ئاوارەکانی هەم ڕۆژاوای کوردستان هەم ئاوارەکانی شار و پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق دەکەین. وەکوتر لە سەردەمی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا بە تایبەت زیاتر خەریکی چین، یعنی ئێستا لە کێن دەروجودتان هەیە و زیاتر بە چێوە خەریکن لە ناو ئەو کەمپانەی جەنابەت ئاماژەت پێکرد بە تایبەت؟ بەڵێ ئێمە لە نێو کەمپەکاندا ئەو نۆرینگانە دکە لەوەی کە تەندروستی ئافرەتان بەڕێوە دەبن بە هەر نۆرینگەیەک تیمێکی خۆبەخشی لە چەند کەسانێکی ڕاهێنراو لەلایەن ڕێکخراوەکەمانەوە تێکێناوە بۆ ئەوەی کە خێمە بە خێمە ئەوەرنێسز واتە هۆشیاری تەندروستی دەربارەی خۆپارێزی لە دوورکەوتنەوە لە ئەو ڤایرۆسی کۆرۆنا جێبەجێ دەکەن لە نێو کەمپەکان، هەروەها لە نێو نۆریگەکانیش کەلوپەلی خۆپارێزی لەم نەخۆشیە بەسەر ئافرەتانی دووجیان بە تایبەتی دابەش دەکرێتن. بەێ و کە قاسم بە تایبەت لە هەولێر زیاتر لە چ کامپێک ئیش دەکەن؟ لە هەر چار کەمپەکەی کوردانی ڕۆژئاوای کوردستان لە هەولێر و هەروە لە سلێمانیش لە کەمپەکانی ئاوارە و پەناهەندەکان و لە سنووری پارێزگای نینەوەش لە کەمپەکانی جدعا کە ئاواری شارەکانی ناوەڕاست و خواروی عێراقن، هەروەها لە ئیدارەی گەرمیانیش لە کەمپەکانی ئەوێندەر و سنووری دیالەش لەوێندەر بوونمان هەیە. و کە قاسم یەکێکی تر لەو پرۆژانەی کە لە سەرەتای مانگی هەشتەوە بە تەمانە ئەنجامی بدەن مەراسمی هەڵبژاردننی پزیشکی ساڵە، پێمان خۆشە زانیاری دەربارەی ئەو پرۆژە پێمان بدەیت. بەڵێ ڕێکخراوی ژیانی تەندروستی یەکەم ڕێکخراوەکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق کە ئەم پرۆژەی تەبەنی کردووە، پرۆژەی هەڵبژاردننی پزیشکی ساڵ لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئەم پرۆژەیە بریتە لەوەی هەموو ساڵێک پزیشکێک لەسەر ئاستی هەرێمی کوردستان وەکو پزیشکی ساڵ، هەروەها لەسەر ئاستی پارێزگاکانیش وەکو پزیشکی پێشنگ پزیشکەکان هەڵدەبژێردێن و تا پێوەرێک لەلایەن چەند لیژنەیەکی لیژنێکی پسپۆرەوە پێوەردانراوە بۆ لەسەر ئاساسی ئەو پێوەرانە پزیشکەکان هەڵدەبژێردێن. ساڵانی ڕابردوو ئەم پرۆژەیە ئەنجام درراوە، ئەم ساڵەکە دەکرا زووتر ئەنجامدرێ، بەڵام بەهۆی هاتنی نەخۆشی کۆرۆنا تۆزێک ئەم پرۆسەیە دواخرا. بەێ و کە قاسم پێمان خۆشە وەکو بڵێن چەند ساڵە ئەو پرۆژەیە هەیە؟ دوو ساڵی ڕابردوو ئەم پرۆسەیە ئەنجام درراوە، ئەوەی ئەم ساڵەکە دەکات سێم پرۆسە ئەنجام دەدرێت، بۆ ساڵی سێم ئەم ساڵ ئەنجام دەدرێتن پرۆسەی هەڵبژاردننی پزیشکی ساڵ. وەکوتر ینی بۆ نمونە ئەو لێژنانە ئایا هەموو پزیشکەکان وەکو بڵین لە ناو ئەو منافسەیەدا دەبن یاخود ینی چۆنە وەکو بڵێ بەپێی چ پێوەرێکە چ جۆرە دکتۆرێک هەڵدەبژێردرێن بۆ ئەوەی وەکو پزیشکی ساڵ هەڵبژێردرێتن؟ بەڵێ ئێمە لەسەر ئاستیات پارێزگایەک لە چار پارێزگاکانی هەرێمی کوردستان لێژنەی مەیدانیمان هەیە. ئەو لێژنیانە بەوردی بە دوواداچوون بۆ پزیشکەکانی پزیشکان دەکەن. هەر پزیشکێک
کە چەندین پێوەردانراوە لەسەر ئەساسی ئەو پێوەرانە لێژنە مەیدانەکان بە دوواداچوونی پزیشکەکان دەکەن هەر پزیشک لە بواری خۆی پێش داهێنانێکی کرد بێتن یاخود لە بواری مرۆڤدۆستی خۆبەخشی کارێک خۆبەخشی کرد بێت کە لە پێشەوەی ئەو کارە نەکرابێتن دەخێتە ناو ئەو لستەی کە دەپاڵێورێن بۆ هەڵبژاردن و دیاریکردن بە پزیشکی ساز و کاک قاسم پێم خۆشە ئاماژە بە ڕۆژی هەڵبژاردننی پزیشکی ساڵیش بکەی مەراسیمەکە لە چه ڕۆژێک بەڕێوە دەچێتن ئێمە دەکرا یەکی حوت ئەو مەراسیمە زام درێک لەو ڕۆژە ڕۆژی جیهانی پزیشکانە بەڵام بەهۆی نەخۆشی کۆرانە و هەروها نەبوو ینی بوونی ئەو تەجەمعاتە مەترسی هەیە لەسەر گواستنەوەی نەخۆشەکان ئێمە کەمێک دوامە خستووە بەڵام هەر کاتێک ئێستا دێژنەکان تقریبان کارەکانی خۆیان تەواو کردووە هەر کاتێک زمینە لەبار بێ بۆ ئەنجامدانی پرۆژەکە ئێمە ئەنجامی بدەین بەڵام تەحدید ناتوانین ئێستاوە ڕۆژەکە تەحدید بکەین لەبەرەوەی کە تاکو ئێستا زمینە لەبار نییە بۆ ئەنجامدانی ئەو کۆبوونەوە گەورەیە چووکە کە کۆبنەوەکە کرێت دیارە کۆبنەوەکی گەورە دەکرێت بە ئامادەبوونی زیاتر لە 500 پزیشک لە سەر ئاستی هەرێمی کوردستان کە ئەم کۆبنەوەیانە لە ئێستادا زیان بە تەندروستی بەژاروان دەگەینێتن. بەێ کاک قاسم عەزیز سەرۆکی ڕێکخراوی ژیانی تەندروستی زۆر سپاس بۆ ئەم زانیاریانە هیوای سەرکەوتن بۆ ڕێکخراوەکەشتان دەخوازیین. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بە هیوای سەرکەوتن بۆ ئێوەی